بەڵێزان و خۆشەویستان لە چەند دوو ڕۆژی ڕابردوودا زانکۆ و دەستنووسخانەی سۆران کۆنفرانسێکی دوو ڕۆژی بۆ ئیبن ئادەمی باڵەکی سازدا با پێکەوە بینەری راپۆرتێکی هاوکارمان ئازاد ئۆمەراوەیی بین کە لە نێو کۆنفرانسەکەەوە بۆی ئامادەکرد. کۆنفرانسی زانستی ئیبن ئادەمی باڵەکایەتی لە ماوەی دوو ڕۆژ لە زانکۆی سۆران بەڕێوەچوو کەوا 27 توێژینەوەی جیاواز لەبارەی ئەو زانا گەورەی کورد خرانە ڕوو لە کۆنفرانسەکە. مەلا محەممەدی ئیبن ئادەمی باڵک یەکێک بۆ لە زانا ناسراوەکانی هەردوو سەدەی 19 و 19دا لە کوردستاندا. محەممەدی کوڕی ئادەمی کوڕی عەبدوڵڵای باڵک ناسراو بە ئیبن ئادەمی باڵک لە ساڵی 1750 زاینی لە گوندی ڕوستی ناوچەی باڵەکایەتی لە خێزانێکی خوێندەوار و مەلازادەدا لەدایک بووە. باوشی مەلا ئادەم زانایەکی خاوەن خوێندنگە و کتێبخانە بووە، نووسین و حاشەی بەسەر کتێبەوە هەیە. سەرەتای خوێندنی ئیبن ئادەم لای باوشی بووە، پاشان بۆ خوێندن بە پەینەریتی خوێندنی ئەو ڕۆژگارە گەڕاوە و هەوڵی تەواوکردنی هەموو قۆناغەکانی داوە. لە کۆتاییدا لای مامۆستا مەلا عەبدوڵڵای بایەزیدی کە قوتابی زانای گەورە سیبغەتوڵڵای حەیدەری بووە ئیجازەی مەلایەتی وەرگرتووە. تێیدا 27 توێژینەوە بە زمانی جیاواز بە زمانی عەرەبی فارسی و هەروەها بە زمانی کوردی سۆرانی و کوردی کرمانجی لە وڵاتانی جیاواز هاتوون. ئەو توێژینەوانە ساخردنەوەی بەرهەمی فکری ئیبن ئادەمە. ئێمە لە زانکۆی سۆران و دەستنووسخانەی زانکۆی سۆران بە پلەی یەکەم ئەمە بە کاری دووەماندا ئەندری لە سەر زانایانی کورد لە دوای مەلا عەبدوڕەحمانی پێنجوێنی تێیدا کۆمەڵێک بەرهەمی ئیبن ئادەممان لە بەغدا لە شار و شارۆچکانی دیکەی کوردستان و دەرەوەی کوردستانیش هێناوەتەوە خستومانەتە بەردەستی توێژەران. ئەو 27 توێژینەوە لەسەر فکر و ڕامانەکانی ئیبن ئادەمە و دوو بەرهەمی ئیبن ئادەمیشمان ساغ کردوتەوە. وێڕایی چاپکردنی دوو بەرهەمی دیکە وەکو بەرهەمی کۆنفرانسی دوو عالمی دیکەیە. زانای گەورە ئیبن ئادەم زانایەکی گەورە بۆ بەڕاستی لە منطقەی باڵەکایەتی و لە گوندی ڕووس لەدایکەوە. ئەم زانایە توانی لە ماوەیەکی کوردە بەڕاستی دەنگ و باشی زۆر گەورە کۆبکاتەوە لەسەر خۆی و یەک لەو زانایانی کە توانی لە هەموو علومە نەقلی و شەرعیەکاندا تصنیفاتی هەبێ، تالیفاتی هەبێ. ئەو تالیفانش بە شێوەیەکی وای نووسیوە بەڕاستی کەوتەی سەرسوڕمانی هەموو زانایان بووە. لەسەر دەستی ئەو پیاوە گەورە کۆمەڵێک زانای گەورە فێری زانست و زانیاری بووە لەوانە خانی نەقشەبەندی لەوانە زۆری تریش لەو زانە گەورانی کە ئەو سەردەمی بەڕاستی سەردەستی ئەو پیاوە بەهرەمەند بوون و فێری دەرس و وانەی علوم شەرعی. ئیبن ئادەم لە دوای نیشتەجێبوونی لە ڕەواندوزدا بەهۆی ناوبانجی زانستی و بلیمەتیەوە ژمارەیەکی زۆر قوتابی و فەقیی لە دەوری کۆبوونەتەوە و لە زانستی بەهرەمەند بوون. لە ناسراوترین فەقیەکانی مەولانە خالیدی نەقشبەندی و مەلایخەتێ و مەلا عەبدوڕەحمانی ڕۆژبەیانی و شێخ عەلی وەسان و دەیانی تر. مەلا ئیبن ئادەم کەسێکی حەقبێژ و ڕازگۆ بووە و لە ئاستی ستەم و نادادیدا بێدەنگ نەبووە و بەگشت هەموو کردەوەیەکی ناڕەوادا چۆتەوە. بەخەنعاتی من لە مەسلەی ئیبن ئادەم کە بووی تەزانە ڕاستە بەشێکی دەگەڕێتەوە سەر عائیلە و خانەوادە دەورە بینیتن، بەڵام خودی ئیبن ئادەم یعنی تەماشای ژیاننامەی کە هەوڵ و کۆشتێکی زۆری کردێ جهدێکی زۆری کردیا تا یەک لە قسەکان باستەوە دەکرێت هەرچەندە هەندێک ڕخنیان لەسەر ئەو قسەی هەیە دەڵێن کاتێک ئیبن ئادەم دەرسی بە فەقییان گوتە لە ڕووسێ بۆ لە کێندەرێ بووە ئافرەتێک هاتووە نامەیەکی فارسی وێ بۆ داوای لە ئیبن ئادەمی کردێ کە نامە فارسیەکە بخوێنیتەوە، بەڵام ئیبن ئادەم فارسی نەزانێت فەقیەک لێوێ فارسی زانیە کە فەقیەکە نامەکەی خوێندیتەوە. دوایە ژنەکە بە ئیبن ئادەمی گوتی ئەو مامۆستایە کە قوتابەکەت لە خۆ زیرەکترا دەڵێ ئیبن ئادەم هەستی بە نەقص کرد ناکرێ زانا دابنش مامۆستاش بووە فەقیشی هەبوونا تەدریسیشی هەبووە بۆیە ئیبن ئادەم بڕیار دەداتن ئێرە کوردستانی عێراق بەجێ دێڵێ دەچێتە کوردستانی ئەودی و تا بەڕەوانی فێری زمانی فارسی دەبی ئەو جا دەگەڕێتەوە. و هەروەها پەیوەندی علمی ئیبن ئادەم ئیجازەی لە شوێ وەرگرتووە کاتی خۆی کە زانا پێدەگەیشتن ئیجازە مۆڵەت و ئیجازەیان وەردەگرت ئیجازەی لە مەلا عەبدوڵڵای بایەزیدی وەرگرتیا. مەلا عەبدوڵڵای بایەزیدیش لە سیبغەتوڵڵای حەیدەری وەرگرتیا ئەویش لە بابی خۆی کە مەشهورە سیلسلەی حەیدەریەکان. ئیبن ئادەمی باڵک ژمارەیەک دانرا و حاشیەی بە نرخی داناوە لە بواری فقه و ئوسوول و نەحو و سەرف و ڕەوانبێژی و مێژوو ئەستێرەناسی و چەندان بواری تردا بەرهەمی نووسیوە. ئەم زانا بەهرەمەندە لە دوای ساڵانێک لە خزمەتی پرۆسەی خوێندن و نووسین و لێکۆڵینەوەی بەپێز لە ساڵی 1834 زاینی لە گوندی دێڵزە کۆچی دوایی کردووە.
ئازادۆمەراوەی تایبەت بە پەیامی ڕۆژ قەزای سۆران.